مەڵا خۆشویستان لەگەڵتان بەردەوام بین تەوەرێکی تری باس و خواستەکانمان ئەمڕۆ باس لە پاڵپشتی نەتەوەیی ئەکەین لە ئاشتەوایی ناوخۆییەوە بۆ پشتگیری نەتەوەیی لە چوار پارچەییەوە بۆ بیری یەک پارچەیی لە ئەوەی کە لە پارچەیەکی کوردستان ئەگەر ئازارێک بە ڕۆڵەکانمان بگات لە پارچەکانی تریش ئەو ئازارە بە دڵ و دەروون و ناخی هەموماندا بگات. ئەم کۆدەنگیە چۆن دروستە بێ، ئەم پرسەنەتەوەیە چۆن دروستە بێ، ئەم ئاشتەوایی ناوخۆیە چۆن دروستە بێت، چۆن بتوانین هانی ڕۆڵەکان بین بۆی کە ئینتیمای نەتەوەی لە ناخیاندا زیاد بێت. هەموو ئەمانە واروەها چۆنەدیری ڕۆڵ و گرنگی پاڵپشتیکردنی کوردان لە هەر پارچەیەکی بەتایبەتی ئێستا گودۆخیکە لە ڕۆژاوادا هەیە. ئەمانە باز دەکەین بە میانداری زۆر بەڕێز دکتۆر دانا ئەحمەد کە بەڕێزان مامۆستای زانکۆن و لە سێدۆ وەڵاممانەداتەوە. دکتۆر یان سڵاو لەبێ و باین باش زۆر بەخێر. زۆر بەخێر بێ دکتۆریان سەرچاوانمان. دکتۆر ئێمە توانیمانە لە ئاشتەوایی ناوخۆییەوە بڕۆین بۆ کۆدەنگی نەتەوەیی؟ بەیانیتان باش. ئێمەی کورد هەمیشە مرۆڤ دۆست بووین لەبەرەوە هیوای ئاشتەوایی ئەخوازین بۆ هەموو دنیا و لە ناویشیانە بۆ میلەتی کوردی خۆمان. بوارم بن سێ تێبینی باس کەم دوای ئەوە ئەچینە سەر بابەتەکە. تێبینی یەکەم ئەوەیە کە من چەند جارێک لەم شاشەی ئێوە باسی ئەوەم کردووە کە ئێمە ئێستا لەم قۆناغی ئێستامانە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیین، یعنی هەمیشە لە لێواری نەجاتبوون و لە ناوچوونای خوانە خواستە و ئەوەی کە ڕوویدا لە ڕۆژئاوای کوردستان تەئکیدکردنەوە بوو لەسەر ئەو تێزە کە ئێمە هێشتا نەکەیشتوونێتە کەناری ئارامی ژیان و بەرخورد و قەوارەی سەربەخۆی خۆمان. بۆیە واتە نابێ پاڵی لێبێن بە هیچ جۆرێک وابێەوەی کە لە ڕۆژاوا بە هیچ جۆرێک بێمەوە نییە. ئەوە ئەبێ قەناعەتی تەواوتیمان هەبێ کە هەموو دەقیقەیەک میلەتی کورد لە هەر چوار پارچە معەڕەزە بۆ حاڵت. ئەوە تێبینی یەکەم. تێبینی دووهەم ئەوەیە کە قسەی مێژوونووسێکی عێراقی گەورە کە ناوی تاالبی شەبیبیە، کتێبێکی هەیە بە ناوی کتێبی زۆرێکی لێ کتێبانی بە ناوی تاریخ العێراق الحەدیث. طبعاً پیاوە پیاوێکی شوێنەوار ناسە، پیاوێکی ئەسەریە. ئەم پیاوە باز لەواکە لە پێشەکی کتێبەکە ئەڵێ دیراسەی ژیانی مێژووی 8,000 ساڵی میلەتانم کردووە. گەیشتومەتە ئەو حەقیقەتەی کە هەموو میلەتانی دنیا لە کاتی بوونی مەترسیای یەکەگرن جگەل لە میلەتی کورد نەبێ. لەبەر ئەوە 1956 ئەنجا من ئەوە باسی ئەوە کە مردەوە، یعنی ئەمە ئەم حاڵەتە ئێمە ئەبێ لەبەر چاو بگرین لە ناو مێژووی خۆمانە، هەتا خۆمان دۆستی خۆمان نەبین کەس دۆستمان نابێ. هەرگیز یەکەم سیاست قاڵبێکی ئامادەکراوی نییە، یعنی هەرگیز یاسایەک نییە، قاڵبێک نییە، تەوژمێک نییە سیاست بەرێ بەڕێوە لە هیچ شوێنێکم دنیاە. بەرژەوەندی بەردەوام هەیە، نەک سەداقەتی بەردەوام، نەک مەوەدەی بەردەوام، نەک خۆشەویستی بەردەوام. سیاستکردن عشق و ئەوین نییە. لە ساتێکەوە بۆ ساتێکی تر بە پێی بەرژەوەندیەکانە گۆڕێ. زانی خاڵی دووهەم ئەوەیە کە ئێمە تێبگەین لەوەی کە وانە لە مێژووی کۆن و تازەی خۆمان وەربگرین بۆ ئەوەی کە ببینە نەتەوەیەک پێش ئەوەی کە دەست بەرین بۆ دەستی هیچ کەسێکی کە دەست بەرین بۆ دەستی براکانی خۆمان لە هەر شوێنێک بن. خاڵی سێهەم ئەوەیە کە من دڵخۆشم بەوەی کە ئەبینم لێرە لە هەرێمی کوردستان، ئەبینم کە لە ڕۆژهەڵات، ئەبینم کە لە باکوور لێشاوێک لە پشتیوانیکردن بۆ کوردانی ڕۆژئاوا کەوتۆتە گەڕ و بزاوتێکی گەورەی ئینتیبا بۆ نەتەوە، بۆ خاک، بۆ خوشک و برایانمان، بۆ هاوخوێنمان لە ڕۆژئاوا کەوتۆتە گەڕ کە ئەمە مایی دڵخۆشیە و ئەمە وەڵامدانەوەیەکی مێژوویە
يعني هەمیشە لە زانستی مێژوو لە ڕووداوی مێژوو نازانن دوشتە جیاوازن گێڕانەوەی مێژوو لە زانستی مێژوو جیاوازە لە زانستی مێژووە ڕووداوی مێژوو بۆیە ئەجێڕێتەوە بۆیە بازەکرێ بە ئەوی کە سوودی لێوە بگیرێت ئێمە ئەو قسەیەمان باس کرد هی دکتۆر طالب الشەبیبی ئێستا ئەڵێ سوپاس بۆ خوا کە ئەم میلەتە هەنگاوێکی داوە يعني كألم دل خوشم ما دل خوشم للرابردوا وانا بوين بينما استا او تا لهمو شارو ككاني هرمي كردستان دنگي شي نارزاي گوره هيا سبارت بو خوين رشتنا مروف كوجي كهيا لروج افاي كردستان بويا براستي دل خوشم بوي كولام دانوي شي مێژووی وەڵام دانەوەیەکی مێژوویمان هەیە بەرامبەر بەو ڕووداوانی کە ئێستا ڕوبەڕووی میلەتی کورد دەبێتەوە تێبینی سێهەم کۆتایی ئەنجا ئێرە سەر حیوارەکەمان ئەوەیە کە گوێمان لێبێ لێرە و لەوێ هەندێک زەرائع هەیە بۆ نمونە زەریعی ئایدۆلۆژی باشە تۆ ئایدۆلۆژیایەکت هەیە کە ئایدۆلۆژیایەکی بۆ مەسکولارە یا ئوسولیە یا چوزانم يعني ئەمە عیبەیەکی گەورەیە بیخەیتە پێش هێزری نەتەوایەتی خۆت بیخەیتە پێش دیدگای نەتەوایەتی خۆت تۆ کوردی ئەنجا کابراایکی سکولاریت تۆ کوردی ئەنجا مەسیحیت تۆ کوردیت ئەنجا موسڵمانی ئەگەر تۆ ئازادی ڕادەربڕینت نەبێ ئەگەر تۆ وەکو نەتەوە دانت پیانە نەنرێ ناتوانی ممارسەی شعاراتی ئاینی خۆت بکەی هەر ئاینێکت هەبێ هەر ئایدۆلۆژیایەکت هەبێ ئەوەی کە بواری ڕقسانەوە بۆ ئەوەی کە تۆ موسڵمان بی مەسیحی بی هەر ئایدۆلۆژیایشکە دەبێ ئەوە ئەو سەربەستی ئەو ئازادی نەتەوایەتیە کە تۆ هەتە کەواتە تۆ ئەبێ یەکەم نەتەوەی خۆتت بوێ ئەم نەتەوایەتی بوونەت تەعاڕوز ناکا لەگەڵ هیچ ئاینێکە و ئەوەی کە حەزەکەم ئەلم شەشە ئێوەگەڵم ئەوەی کە پێی وایە کە ئایدۆلۆژیا تەعاڕوزەکە لەگەڵ مەسئلەی نەتەوەی ئینسانە نیشتیمانی بوونی ئینسانە ئەو لە هەڵێکی زۆر گەورەیە تینیشەوە دکتۆر ینی تۆ واز لە هەموو ئاینێک بێنە لەسەر نەتەوە بە شەید بە لەسەر نیشتیمان شەید بە تۆ شەیدی دیقەت ئەڵێ دینێک هەبێ ئەڵێ قورئان ئەڵێ وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا نەگلی تەقاتلوا بۆ شەڕ نییە بۆ تعارفکردنە بۆ نزیک بوونەوەیە بۆ ئەوەیە کە من سوود لە تۆ وەرگرم تۆ میلەتێکی تری من سوود لە ئەزمموی حەزاری تۆ وەربگرم لە ئەزمموی پێشکەوتنی تۆ وەربگرم و هاکەزا تۆش نەمنی وەربگری ئەزانی ئێمە کە بە مێژووی فەلسەفە چینەوە لە یۆنانەوە باشە يعني یەکەم سەبەبی بڵاوبوونەوەی تیشکدانەوەی فەلسەفە لە یۆنان چی بوو؟ ئەو بازرگانیە گەورەیە بوو کە لە نێوان خەڵقی یۆنان و دەرەوە یۆنانە هەبوو لەوەوە تشکی فەلسەفە گەڕا بە هەموو دنیاە لەبەر ئەوە خاڵی یەکەم نقطەی یەکەم کە دەست پێ ئەەکەین ئێمە نقطەی یەکەم کە دەست پێ ئەەکەین بریتێ لەوەی کە ئێمە ئەبێ نەتەوەیی بین نەتەوەی خۆمان بوێ نەتەوەی خۆمان خۆش بوێ ئینتیمامان هەبێ بۆ خاک و بۆ نیشتیمان و بۆ خەڵکی خۆمان ئەو کاتە بە سەربەرزی ئەتوانین هەر دروشمێکمان بێ هەڵی بکەین هەر دروشمێکمان بوێ هیچ دروشمێکی ئاینیش دژی دروش بینەتەوایەتی نییە و پێچەوانەکەشی ڕاستە ئەمە خاڵی سێهم یەک شتی کەمەوە بە ئەوەش باس چکە زام دوای ترێ ئێوەکەونە سوالکم لە ئەڵێن کاتەکەش نەما وەروا با من جارێ قسەی خۆم بکەم با دەستی خۆم بۆ شێرم بەڵێ فەرموو یعنی کاکە ئاری یعنی تۆش خاتون عکسی کەشی ڕاستە باشە شتێکی پێ ئێمە وەکو میلەتی کورد ئێستا چیمانەوێ ئێستا چیمانەیە باسی ڕۆژهەڵات و ڕۆژ ئەوە هەموو یەکەم باشە ئێمە پێویستمان بە پرۆسەیەکە پێی ئەوترێ دروستکردنی کەسایەتی معنەوی کوردی کەسایەتی معنەوی کوردی دەتۆ جوێم بۆ بگرن با 2 دقیقە بۆتان شەڕەکەم زەن هەرجۆمان گوزە دکتۆر حەزەکە من تا کۆتایی قسە ناکەم چونکەوە بە باشی باسی سەلامەت بیاخوانەوە وەڵاواژنە سەرکە دیقەت بە ئێستا ئێمە چەند کەسین لەم
لەم ستۆدیۆیە باشە ئەمە حوزێک ئاوادانراوە باشە ئێمە هەر یەکە قاڵبێ سەهۆڵمان پێ ئەچین ئەیکێنەوە ئەو حوزە ئاوە پاش فترێکی لێ من تۆ ئەو ئەتوانین بچین مشتێ ئاو هەڵگرین بڵێن ئەمە ئاوی سەهۆڵەکەی منە بۆ هەمووی جۆش درا بە یەکەوە هەمووی چۆن ئەمەمان پێویستێمە ئەوە کەسیەتی معنەیە ئەم میلەتە ئەبێ لەم قۆناغەیە کار لەسەر ئەوە بکەین تەواو یعنی ڕەوتی حەزارەتی ئینسانی لەسەرمان ناوەستێ لەمە زیاتر ئەبێ هەوڵ بین دەست لە ناو دەست واز لە هەموو شتێ بێنین لە هەموو شتێک ئەو کەسایەتی بۆ خۆمان دروستکەین لەبەرەوە ئەو جەستەیە کە لە ڕۆژ ئاوا ئازاری پێئگاوە هەرێمی کوردستانە بۆ من توین ئەوەی کە لە ڕۆژهەڵات عەزێ دەدرێ ئەوە ئێمەین ئەوەی لە باکوور عەزێ دەدرێ ئەوە ئێمەین ئەزانی ئەم میلەتە نابێ سنوور نا وەکو ئینتیمای ئینسانی بۆ یەکتری وەکو ئینتیمای نەتەوەی بۆ یەکتی نابێ پارچە پارچە بکرێ ئەوە 105 ساڵ لەمەوە پێش ئێمە لە ڕووەکو سنوور کراوین بە چوار باشە دکتۆر خەتای نارەکانمانە یان خەتای خۆمانە ئەزانی یعنی خۆتۆ قسەکەت زۆر جوان بوو دەبن باسی سنوور ناکەین باشە ئەوە نارەکانمانە سنووریان بۆ ئێمە کردووانە بەڵام بۆیە ئەبێ قەولەکە هەمانە قسەی جوانە و قسەی زۆر جوانە نارەکانمان سنووریان بۆ دیاریکردوانە کەواتە بێ ئێمە لە ناوی بەرین ئەبێ ئەو سنووری بادام تۆ ئەوەی کە دوژمن کردی معناوی لە زەرری تۆیە ئەبێ تۆش کارێ بکەی کە ئەو سنوورە لە ناوبەری جا چۆنە بە دوو شێوە ئەکرێت خاڵی یەکەم ئەوەیە پێش هەموو شتێ کاکە ئاری ئەو جاری کەژانی تۆ باشە خاتولانە ئەزانی چۆنە هەندێشت هەیە ئەبێ لە ڕووی سایکۆلۆژیەوە تۆ قەناعەتی پێ بکەی ئەزانی سێک یەک نمونەتان بۆێنمەوە ئێستا تۆ مناڵەکەی خۆت دوو جار سێ جار ئەچێتە ژوورێکەوە مەسەلەن گڵۆپی تیانە تاریکە یا گڵۆپی کوژاوە تۆ بۆی داناگیر سێمۆنەمەە ئەترسێ بەڵام گە تۆ دوو جار دەستە گر بردەوت وەرە کوڕم بزانم کچم وەرە بزانم چی لێ و ژوورەی چی لە چێ ترسیوەنێ فێرە بێ چەس پێ دەبێژی باشە ئێمە ئەبێ لە ناخی خۆمانە پێش هەموو شتە ئینتیما دروستکەین ڕەنگانەوەی دەرەوە هیچ نییە ئەگە لە ناخانەمان بێ ئەوەی کە هانی ئەم خەڵقەی ئەدا کاتی خۆی لەو شاخە بە برسێتی بە تینوێتی بە نەبووە جلی دڕاو ئەزانی بەوەی کە خوێنی خۆی 20,000 شەهیدی هەیە ئەم کوردستانی ئێمە ئەم حیزبە ئێمە جێتی نیشتمانی کوردستانە 20,000 شەهیدی هەیە باشە بەچی چیان هەبوو لە شاخ هیچیان نەبوو ڕاست یەکشت قەناعەتیان بەوە هەبووە ئەم زاتیەتە ئەم خودیەتە ئەم نەفسیەتی کە هەیەیان بۆ لە ناویە ژێر زوڵم وستەما نابێ بژی چونکە ئەمرێ پێش ئەوەی نەفسیەتی بمرێ ئەڵێ ئەچم خۆم ئازا دەکەم جا ئەگەر جەستەشم مرد با بمرێ ئەوە ئینتیمایە زانی لەبەر ئەوە ئێمە جارێ خاڵی یەکەم ئەوەیە کە لە ناخی خۆمانە ئەم حەقیقەتە دروست بکەین ئەم قەناعەتە ئەم خۆشویە دروست بکەین ئەم ئەنی نەفسی خۆمان قایل بکەین دڵی خۆمان قایل بکەین مێشتی خۆمان قایل بکەین بەوەی کە حەقیقەتێکەیە ئێمە بوونمان ماهیەتمان چیەتیمان وەکو ئینسان بەوەیە کە کورد بین ئەگەر ڕۆژێک ڕۆژان بڕیارمان نا ئەم نەتەوەی خۆمان بگۆڕین یان بە خەیاڵمانانەیە یا ئاسایی بێ بەلامانەوە داگیر بکرێ یا ئاسایی بێ بەلامانەوە لە ڕووی ماهیەتەوە بتوێتەوە ئەبێ قەناعەتی تەواوەتی بکەین بەوەی کە تۆش وجودت دامێنێ باش دکتۆر عفوم کە وجودت دەما معنای تۆ ئینسانیت باش لەبەر ئەوە خاڵ یەکەم ئەوەیە لە ناو زاتی خۆمانە دروستیکەین ئەمە ڕەنگەداتەوە بۆکوێ بۆ دەوروبەری خۆمان زانی بۆیە هەنگاوی دووهەم شەقاری دووەم ئەوەیە کە ئێمە ئەم ئینتیمایی زاتی کە لە ناو خودی خۆمان دروستمان کرد ئەو عەقیدەی کە دروستمان کرد ڕەنگەیاتەوە ئەنجا بۆ دەوروبەر بەمە شتێ دروستە بێ پێوتە هێزی دەستە جەمعی ئەو کەسایەتی معنەوی دروستە بێ ئەو هێزە دەستە جەمعیە ئەو کەسایەتی معنەویە پێوتە میلەتی کورد پێی ناوتێ دانا و فڵان و فیسار باشە دکتۆر ئەو ئینتیمای لە لای ئێمەی کورد چۆنە بینی تۆ ڕەنگە پێشتر زۆر قسەمان لەسەرەوە کردوێ بە تایبەت گەنجەکانمان ئینتیمایان کەمتر بۆتەوە بەڵام ئێستا کە بینیمان لەو ڕۆژەوی کە پارچەیەک لە پارچەکانی کوردستان
بریندار بووە کوردانی ئێرە گەنجانی ئێرەش بریندار بوون بە هەماشەوە ئەبینی هەر کوردێک لە هەر شوێنێکی ئەم دنیاە بێت لە ڕێگەی خۆپیشاندانی شەو بێت کوردایەتی خۆی سەرمانە و پاڵپشتی ئەوانەکات ئەم ئینتیمایانە ئێستا چۆن ئەبینی بۆ نمونە ئێمە خانم کابینین لە شاشەکانی تەلەڤیزۆن و سۆشیال میدیا کەزی پرچی شەڕەوانێک بڕاوە لە دوای شەید بوونی ئێمە پاڵپشتی بۆ ئەو شەڕەواناناکەین هەمومان بۆ قژمان کردوتەوە بە پرێج بۆ نمونە لە سۆشیال میدیاکانە بە هەزارها کۆمنت هاتووە پشتیوانی لەوانەکەن ئەڵێن ئەگەر ئێوە بۆ نمونە پرچێک ببڕن هەزاران پرچی لێ هۆنینەوە بۆی کە ملی دوژمنانی پێ بخینکێنین یعنی جۆرەها بابەتی زۆر زۆر جوان نووسراوە و ڕوژێنراوە بەڕێستان چیتان هەیە لەسەر ئەمە دوو ڕەهەندی جیاوازی لێ خوێنمەوە ڕەهەندی یەکەم ئەوەیە کە ویستم باسی بکەم بەڕاستی و باش بوو کە پرسیارت کرد لەسەری مەسئلەی ئەوەی کە چۆن ئێمە ئەتوانین دەنگی خەین کۆمەڵی وەسیلەمان هەیە یەکەم وەسیلە ئەو سۆشیال میدیایە کە باسێکی ڕاست یعنی تۆ ئەبێ هاشتاکت هەبێ ئەبێ قسەت هەبێ ئەبێ کۆدەنگیەکت هەبێ لە هەموو تۆڕە کۆمەڵایەتەکان و بە هەموو دنیا بڵێ بە هەموو دنیا بڵێ کە من ئەوە تا ئەم میلەتە هەمووی بەیەکەوە یەک دەنگەیە قسەیە ئەنجا پرچی ئەبڕێ ڕاستە ئەنجا کۆمنتی جوانە نووسێ ڕاستە ئەنجا بڵاوکراوەی جوانی من لەو ڕۆژەوە چەندین ڤیدیۆ ئەبینم شتی جوان جوان دروست کراوە ینی ئەمە ئەگەر گەنجێک ئەو پڕی دڵی قوڵب نایە بۆ ئەو حاڵەتە ناگاتەوەی دروست باش ئەمە چۆن دروست بوو ڕاستە لە ناخیا دروست بووە بەڵام تەماشای تۆژەکە تەماشای ئەویژەکە تەماشای خەڵقی ژەکە کە ئەمە هەر خۆی نییە زانی دائیمە هێز لەو یەشێتیە لەو یەک بوونایە زانی بۆیە خاڵی یەکەم ئەوەیە بۆ ئەوەی کە من و تۆ ئاگامان لە یەکتری بێ ئەو تۆڕە کۆمەڵایەتی هەیە لەوە دەست پێکەین زانی من و کوردێک لە ڕۆژهەڵات من و کوردێ لە باکوور چ زمانێک ئێمانگەنێت تۆ بە یەکتری و ئاڵایە چ زمانێک هەیە ئینتیمامانە گەێنێتەوە بە یەکتری ڕۆژئاوایە زانی کۆچیمانە لەسەر ئەو حاڵەتە هاودەنگیمانە لەسەر ئەو حاڵەتە یەکدەنگیمانە لەسەر ئەو حاڵەتە لەبەرەوە خاڵی یەکەم ڕەهەندی یەکەم ئەوەیە کە ئێمە ئەبێ ئەو وەسیلانە ئەو ڕێگەیانە بەکاربێنین بۆ ئەوەی کە بتوانین کۆدەنگیەک دروستکەین و پشتیوانیەک بۆ یەکتر دروستکەین بۆ ئەو میلەتەمان بۆ ئەو بەشەی جەستەمان کە تووشی حاڵەتە بووە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووهەم ئێمە ئەبێ بزانین کە ئەوەی لە دەرەوەی ئەم منزومەی کە پێ ئەو تێ کوردایەتی باشە باوای ناوبرین ئەو منزومەی کە ئەو سیستمەی کە پێ ئەو تێ کوردایەتی ئەوەی کە لە دەرەوەی ئەوە کوردە کوردیە ئەوەی کە لە دەرەوەی ئەوە کارەکە ینی هەمیشە بزانین ئێمە هیچ میلەتێک نییە هەموو دنیا دۆستی بێ هیچ میلەتێک نییە هەموو دنیا دوژمنی بێ شتی لە دنیا نییە بینەما ئەو حاڵ ئەو دقیقەی کە ینی شتێکی پێوتە ئیستیسماری سیاسی وە بەرهێنانی ئەو دقیقەی کە ئێمە لەگەڵ میلەتێکی کە دۆستی نەبێ ئیستیغلالی و دۆستایەتی بکەین ئەم میلەتە ئەم دەوڵەتە چی لەبارەیە بیکە بۆ منە بپێ بکەم چکە دۆستمە مەساڵحی مشتەرەک لە بینمانەیە ئەمە پێوتە ئیستیسمارکردن باشە ڕەنگە سبەی ڕۆژ لە لەحزەیەکە من و ئێمە وەکو میلەتی کورد لەگەڵ ئەو میلەتە تێکچین کاکە ئەو کاتە ئەوەی کە ئێستا پێمەکرێ و کاتە ناتوانم پێ بکەم باش وەها کەزە بۆ دوژمنی خۆشم وایە بۆیە یەکیشی کە لەو مەسەلا گرنگانە بریتە لەوەی کە ئێمە بیرکردنەوەیەکی سیاسی قوڵمان هەبێ قوڵ باش دۆستە دوژمنە یەک شتە با پێت بڵێم ئەمەم لەسەر چی باس کرد ئەو نایکە لە سووریا کرا ئەو نای هەمومانە ئەوەی پشتیوانی لەو نایانەکە کوردنیە جامیشوسم ئەو پرسیارەکەم دکتۆر جان گەڕامەوە بۆ قسەی سەرەتام وتم لە ئاشتەوایی ناخۆییەوە توانیمانە بگەینە کۆدەنگینەتەوەی من ئێستا ئەم پرسیارە بۆیە ئەەکەم چونکە قسەیەکی جوانە دەوروژان حەزم کرد لە سەرمە تۆزێک بۆستم یعنی هەندێک جار لەناو خۆمانە کۆدەنگینیە بابەتێک
هەستەکەی لێرە و لەوێ ڕواەت ئەیەن بە ڕواەتدان بە دوژمنەکەت ئەین بەداخەوە لێرە من لە قەوسەکە ناوی هیچ مامۆستایەکی ئاینی و زانایەکی ئاینی ناهێنم ینی هەندێک شتمان بینی بێت ئاگداری باشە یعنی تۆ دۆخی پشتێکی جوانە دوتت نەتەوەیەتی وینجا مەسەلەن ئاین نەوی تۆ چه ئاینێکی ئەڵە تۆ کوردی ئەگە بەناوی ئاینەوەمان کوژنەوە بێ هەموو عەرەب لە سەرمان بێتە جواب وایە دکتۆر بەڵام کەس نهاتە جواب ئێمە عەفوم کە یەک قەوسم بەرێ ماوەیەک پێشە ماوەیەک پێشستا ئەمە جاری دووەمە ها جاری دووەمە 1948 ئەم میلەتی کوردە چووە بۆ شەڕی فەلەستین بێگومان گەنج خۆی ناونووس کرد 1948 باڵێ 1948 گەنجی ئەم میلەتی کوردۆ چۆ لەوێ کوژراوە شەهید بوو ڕاست جێگەی فەخریشی بووە ئەوەندە نابێ ماوەی لەمەبەر 2025 لە شەڕی غەزە کوڕە خەڵقی ئەم شاری سلێمانیە ژنی ئەم شاری سلێمانی ئاڵتوونی خۆیە فرۆژەی کرد بە پارە بۆی ناردن کۆمەک نێردرا ئەیکوا بەیان نامێکی ئەوانە سەر مۆزقا هیچ نابێ بیر لەمە بکەینەوە بێگومان زۆر ڕاستە ئەبێ لێ بکەینەوە ئەی باشە چۆن ئەقلێتی ناوخۆی خۆمان بگۆڕین ئەوانی کەوا بیرەکەنەوە دکتۆر یعنی ڕواەتێن بە بەرامبەرەکەت ئەزانی شتێکی زۆر گرنگە کۆدەنگی ئەمە کات ئەزانی کاکە ئاریگەر ئێمە وەکو لە پێشتر وتم ئێمە هەندێک گرنگ ئەم بزاوتە گەورەیەکەی بینین ئەزانی وە لە دەرەوەی ئەوەش شتیشی ژەبێت طبعاً ینی لەناو ئەم میلەتەی ئێمە خانی لە بزێڕین هەبووە ئەزانی لەناو ئەم میلەتەی ئێمە زۆربەی زۆری ئەمارەتەکانی ئێمە بە دەستی خۆمان لەناو چوون زای من بۆیە وتم خاڵی یەکەم وتم دڵخۆشم بەم یەک کۆدەنگیکەیە لەسەری بەڵام شتێک هەیە ینی یەکەم ئێمە لە مێژووە ئاوانەمان هێناوە ئاوان نەمان هێناوە کە با بڵین یەکگرتو بین و یەکدەنگ بین و وابین ئەگەر نا ئێستا حاڵمە مەحاڵش کرێ بوو ئەگەر لە سیاسەتی چەپکە گوڵەکەمان تێبگەیشتی نایە خۆمە بەسی لە گەنم و گوڵ نییە بەیەکەوە ئێستا دنیایشی ترە بوو بەڵێ یەکگومانە جا ئەو زاتە لەکوێ بێتەوە باشە خاڵی دووهەم ئێمەوە سەر مەسەلەی ئەو ئیسیسمارێکە وتمان بۆ ئەم نقطەی کە جەناوت باسیکە مەسەلەن بۆ نمونە من باسی عەرەبەکەم باشە باسی ئێمە بۆ بۆ نمونەگەێنەوە باسی ئێمە عەرەبەکەم باش تۆ ئەزانی ئەوەی کە خزمەتی حەزارەتی عەرەبی کردووە ئەوەنەی کورد خزمەتی حەزارەتی عەرەبی کردووە عەرەب خۆی خزمەتی حەزارەتی خۆی نەکردووە چۆن ئەوەندەی کە نووسەری ئێمە خزمەتی بابەتە عەرەبیەکانی کردووە ئەوەندە عەرەب خۆی نەکردووە ئەوەندەی کە نووسەری ئێمە خزمەتی زمانی عەرەبی کردووە ئێمە نەمان عەرەب نەیتوانیوە بیکە جاڵا تۆ پسپۆری زمانی عەرەبی دەمانە لای تۆ بەڵگەوە جا بۆ هەر ئەوە جا بۆ مێژووی عەرەب جا بۆ هەر ئەوە حەزارەتی عەرەبی جا بۆ هەر ئەوە علومی ئیسلامی زانستی ئیسلامیەکان ئەبوو بەکری مصەنیف باشترین شەرحی من هاجی کردووە خۆمە کوردە ڕاست ئەزانی باشترین کتێب کە ئێستا ئەخوێنێ لە بۆ نمونە لە علمی منطقە باشترین کتێب چێ شەرحی کردووە لە ئەزهەرە خوێنرێ شیعمەری قەراقی باشترین کتێب بەڵێ خوێنێ شیعمەری قەراقی باشترین کتێب کە لە نەحو ئەخوێنێ جامیە کورد داینەوە ڕاست باشە بەس مشکلەکە چیە با من پێت بڵێم مشکلەکە ئەوەی ئێمە نەمانتوانیوە جارێکی ئیسیسماری بکەینەوە ئەبوایە ئەم چەند ساڵە بە عەرەبمان بوو تا ئێمە ئاوامان بۆ کردوون ئێمە نەک ئێمە موسڵمانین ئێمە متەدەینین ئێمە خزمەتی ئێوە و حەزارەتی ئێوە و ئاینەکەشمان کردووە فەرموو ئەوە یەک لێ شاو لە کتێب و لە دانرا و لە نووسراوی ئێمە کە هەیە لەناو ئەم میلەتە کراوە لەناو ئەم میلەتە نووسراوە بەیتوشی مفتی سعودیە بووە خەڵقی بەیتوش ئەبوو عەبدوڵڵا بەیتوشی ڕاست باش مامۆستا مەلا کەریم مفتی هەموو عێراق بووە مامۆستا مەلا کەریم مدەڕیس يعني طبعا ئەمەی کەوتن یەک قەترە يعني مەسەل بۆ نمونە مامۆستا مەلا کەریم کتێبێکی هەیە زیاتر لە 500 زانای گەورەی کورد بازەکە کە خزمەتی ئەدەبی عەرەبی و زمانی عەرەبی و حەزارەتی عەرەبیان کردو ئاینی ئیسلامیان کردو زانستە ئیسلامیەکانیان کردو باشە مەولەوی باشترین خزمەتی علمی کەلامی عەرەبی کردووە
باشتري خزمەتی ئەدەبی عربی کردووە دیوانێکی عربی هەیە دیوان 2030 دەرچی عرب عربی کامیان ئەمەیان کردووە ئێستا ئەخوێنرێ لە هەموو دنیان خوێنرێ کتێبەکەی خوێندێ بەدرس باشە بەس مشکلەکە لە چیایە نەمانتوانی بڵێ ئاوەی ئێمێ بۆ دکتۆر خەتای ئێمەیە خەتای ئێمە خەتای نووسەرانی ئێمە ڕۆشنبیرە میلەتەکەی زەی ئەبێ موسەساتی هەبێ ئێمە ئەبێ لە وڵاتەیە چیمان هەبێ موسەساتی قەومیمان هەبێ قەومی کوردی ئەمە بە دوو ئاراستە ئیشەکە ئاراستە یەکەم ناوخۆ تیشکا بە دەرەوە بە میلەتانی تر بە وڵاتان بە هەموو گەلانی جیهان ئێمە هاچین یەکەم خۆمان ئەمەین خۆمان خاوەنی ئەم مێژووە گەورەی ئەم هەموو زانان چاکەمان هەبووە ئەم هەموو عالمە گەورەیەمان هەبووە ئەها ئیبداعی ئێمە لە فکرات چییە لە فەلسەفات چییە ئەها خەڵقی تەرجەمەیکەین بۆیان بۆ دەرەوە بۆ زمانە جیاوازەکان ئەمە یەک دوو ئەو زانایانەی ئێمەش کە خزمەتی میلەتانی کەیان کردووە ئەبێ پێیان بڵێن کاکە ئەمە هی ئێمەیە ئەمەی تۆ ئەی خوێنی لە زانکۆکانی خۆ دەبەی منە ئەمە هی منە زانی ئێمە ئەمەمان نەکردو بەداخەوە ئەمە کێیکە ئەمە بێ موسەسەی قەومی بیکە موسەسەی قەومی باشە یعنی ئێمە ئەبێ دامەزراوەی نەتەوەیمان هەبێ بۆ وەرجێڕانی داب و نەریت و مێژوو کەلتوری خۆمان بۆ دەرەوە و هەروەها سوودوەرگرتن لە میلەتانی تر و هەروەها پیشاندانی ئێمە توانا و قودرەت و هزر و بیرکردنەوە و دانرا و کتێبەکانی ئێمە بە دەرەوە ئەبێ ئەمەمانە بێ ئێمە کە بەداخەوانەمان بۆ ئەوە بۆ کارەکە ئەوەیە باشە من باسی بابەتێ بکەم دکتۆر کە باسی ئینتیمامان کرد بەڕاستی مرۆڤ هەر بە خۆڕستی کەلەدایکە بێ ئەو کاتی کەلەدایکە بێ ئینتیمای هەیە بۆ خێزانەکەی ئەو شوێنە جوگرافی کە تایەتی بەڵام ئەمەی تر ئینتیمایەکە ڕەنگە سروشتێکی کاڵی هەبێ بەو جۆرە نەبێت ئەوەی کە ئێمە خۆمان مەبەسمانە چۆن ئەو ئینتیما بەهێزە دروستکەین کە دوجار وەکو چۆن ئەو قاڵبە سەوڵی کە باسمان کە خسمانە ناو حەوزەکەەوە هەمووی تێکەڵ بوو بۆ نمونە ئاوێکی گەورەی لێ دروست بوو ئێمەش مرۆڤێکی بەهێزی نیشتیمان پەروەری لێ دروستکەین چۆن ئەم مرۆڤە پەروەردە بکەین بۆ نەتەوە ئێستا باسی ئەوەتان کرد کە بالەوە دەست پێ بکەینەوە وتان گەنجی ئێمە ئەبینین ئەو ئینتیمایی نییە وانە ئەم گەنجەیە سپێنی ئەبێ بە باوکو دایک کەواتە ئەبێ لەوە دەست پێ بکەینەوە لەوە دەست پێ بکەین باش بڵین ئێستا لەم قۆناغەیە ئێمە ئەمانەوێ ئینتیمایەکی نیشتیمانی ینی هاشتاکی بکەین بۆ ئینتیمای نیشتیمانی دروستکەینەوە ئێمە دوای مەرحەلەی سووریا کە ئینشەڵا بە هیوام ئەو ئاگربەستەی کە ڕوویا بێ بە ئاگربەستێکی سەرتاسەری و جارێکی تر خوێنی هیچ کەسێک نەڕژێ ئەنجا ئاڵێم هیچ کوردێ نەڕژێ هیچ کەسێک ئەنجا هیچ کوردێ نەڕژێ ینی ئێمە بە عاتیفە ئیژەکەین هەنێ جار ئەو عاتیفەیە خراب نییە بەڵام باشی ژنیانێ جار کە تەجاوزی کرد ئێمە ئەبێ خۆمان خۆشتر بێ لە خەڵک ئەو کومیلەتی کورد خاتون یەکشت هەیە زۆر گرنگە ئینسان کە لەدایکە بێ ڕاستە بڵین جەستەوە ڕۆحە و چیە و ئەمانە بە زمانی دایک و باوکی قسە ئەکا فێری زمانە بێ ئەمە ڕاستە کەواتە زمانەکەی وردە خۆشەوێ کە بەداخەوە ئێستا قسێکم لەسەر وەژەیکەم ئەو خاڵی یەکەم زمان زۆر گرنگە چونکە بیرکردنەوەی ئینسان کە تعبیری لێکرێ بە زمانەکرێ یەکێک لەو مشکلە گەورانەی کە بۆ نمونە باسیەکەم لە بەرینی ئێمە و عەرەبا هەیە چییە دوو زمانی جیاواز نین کەواتە دوو بیرکردنەوەی جیاوازین ئێمە نەمانتوانیەوە بە بیرکردنەوەی ئەوان قەزەی خۆمان باسکەین تێگەشتین لێم ینی دوو هەموو زمانێک لەگەڵ هەموو زمانێکی هەر زمانێکی تر دوو بیرکردنەوەی جیاوازە بۆیە دوو میلەتی جیاواز دروستەکە بۆیە گەنجێکی کوردی و گەنجێکی عەرەبی فەرقی گەنجێکی کورد و گەنجێکی فارس فەرقی ئینگلیزی بۆ چونکە زمانەکەیان جیاوازە زمان منبعی بیرکردنەوەی کەواتە خاڵی یەکەم خۆشویستنی زمانەکەی فێرکردنی زمانەکەی بەداخەوە شتێکتان پێ بڵێ بوو لەم شاشەی ئێوە شۆ باسێکم تازەترین دراسە کە کراوە بۆ خۆمان بۆ کورد ئەڵێ لە 1960 دایک و باوکانی کورد لەگەڵ ئەوان مناڵەکانیان فێری زمانێکی تر بێ بەداخە فێری کوردی نەبێ
خەتەرەتەکە ساڵێکی گەورەیە من ئێستا لە بەعزێ شوێن لە بازار و سوپەرمارکێتوانە نیە مناڵی بچوو گەبینم بە ئینگلیزی قسەکەم مناڵی بچوو تازە چوونەتە حەزانەوە ڕەوزە و چوزانە مەکتەبوو خاتۆرۆش پێویستی بە شۆڕشێکە من یەک پرسیارکە تۆزێکی ما باسیکەم بۆتان کەواتە خاڵی یەکەم ئەبێ لە من خاڵی دوم ئەوەیە کە تربیەی زمانەوانیە خاڵی دومەوەی تربیە پەروەردە زۆر گرنگە ئەزانی ینی دەرسێکمان هەبێ لە مەکتەبە ئەم دەرسە ئەبێ لە حەزانەوە دەست بکە پەروەردەی نیشتیمانیمان نەبوو نابێ هەمان بێ نەماوە والله نازانم هەیە ینی ئەبێم نەماوانە نەماوە بەداخەوە نەماوە هەماوە نازانم زۆر ئاگدارنی ئەگەر نەماوە بادانینەوە ئەگەر ماوە با بەهێزیکەین ئەگەر نەماوە ئەنج چۆن بەهێزیەکەی کاکی خۆم ئەبێ نمونە دروستکەی نمونە لە ناوە میلەتان نمونەی زۆر جوانی تایە دروستیکەی ئەمە یەک دوو چۆن تۆ وا ئەەکەی ئەمە بگەێنی لە مناڵێکی خۆت کە وردەگاتە تەمەنی هەرزەکاری و گەورە ئەبێ چۆن تی ئەگەێنی کە تۆ بێ ئەم میلەتە هیچ نیت باش ئەمەش خاڵێکی تر خاڵی سێهەم ئەنج ئێمە هەموو بەیەکەوە ڕاگەاندن ئەمینستم پرسیارەکەم لەسەر ڕاگەاندنە کارسەرەکەم ڕێک دکتۆر ڕێگەم بەس پرسیارەکەم یعنی ئەمڕۆ 80 ساڵتیە بڕێ بەسەر دامزانی کۆماری کوردستان لە مەهاباد باشە قازی محەممەد ینی بە بەیاننامەیەکە بخۆیەوە ڕاگەاندنە هەر ڕاگەاندن ئێستا کە بووە بە تەلەڤیزۆن و من لە بەرچاو بینەرەکانمان ناقساکەین لەو بەیاننامەی قازی محەممەدەوە لە پێش 80 ساڵ یەکگومان کورد پێشتریش تا ئەمڕۆ ڕۆڵی میدیا چیە لە دروستکردنی هەستی نەتەوایەتی دووخ لە کات سێ بوومان تاواکەی زۆر سپاس وڵای جا دووخۆ هەر بڵێ هەر چاکە ئەزانی چی یەک دووشت با پێ بڵێم یەکەم میدیای ڕەسەن بیری ڕەسەن دروستەکە طبعا کە ئەڵێم میدیا ئەبێ زمانی پاک بێ ئەبێ بیریشی پاک بێ دوو خوا نەخواستە میدیای خراپیش بیری خراپ دروستەکات کاکە بەشێکی نەمانی ئەو ئینتیمای ئێستا باسمان کرد میدیایە هەندێک لە میدیا ژەهرە ڕێژ کاکە ئێستا پێ بڵێم بەپێتان بڵێم توخوایەک 2 دقیقەشی بخەنە سەر ئەزانی چی ئێستا دیراسی زۆر ورد کراوە لەسەر چی ئەم دانیشتە ئێمە بۆ ئێمە کە ئێستا ئاوا مەسەن تەماشاکە لە قەنەواتی فەزائیە لە هەموو عالەمە کە ئاوا دانیشن بەگاڵتە دانیشن بۆ بەرامبەرێک دانیشن بە پێتان بڵێم بۆ ئێستا دیراسی نەفسی کراوە هی بینەر ئێستا خەڵک تەماشای مەناکە ئێمە نیو بازنی بیکێشە ئەبێنی وەکەی ئەو لە ڕووی نەفسیەوە دیراسی نەفسی کراوە جارێک کە باسم کردوەتان لە بریتانیا لە ئەمریکا تصمیمی تەماشای نەفسیەتی خەڵکیان کردووە بۆ تصمیمی جەدیدەکانیان چۆن بکەن یەکێک قەوەیەکە لەبەرەوە تصمیمی هەواڵەکان درێژەکەن بۆی کابرا لەم پاسێکە لە میتوەکە ئاوای خوێنێتەوە ئەو کە هەواڵێکی خوێنێتەوە ئەم دیوەکە هەواڵێکی خوێن درێژ ئەوانی تر لولەکان لەبەرەوە تصمیمی هەواڵەکان لولەکەن بەڵێ ئاواکە هەواڵەکە هەواڵێکی کە خوێنێت ئەوە ڕاگەیاندنە دیراساتی نەفسیە کرد لەسەر شخصیەتی ئەو میلەتە بۆی بزانن چۆن تەئسیری تێ بکەن لە ڕووی ئیعلامیەوە ڕاگەیاندن زۆر مهمە باشە سەکۆدەنگێک نێ لە میدیایە هەر دڵخۆش نیت بەوە کاکەگیان وەڵۆ باس کرد دڵخۆشم پێی بەڵام یەکشت پێ بڵێم ئێمە لە ناوەکان و شتاکانە لە ئەنفال لە کیمیاباران خۆوەنە میدیا نەیتوانی ماڵی ئێران هەندێک میدیاوانیە ئێستا هەموو میدیاکان لەسەر ئەم قەزیە هاتوونەتە دەر ئەمە مای دڵخۆشیە بەڵام باش تێکێ پێتان بڵێم ئەبێ ئێمە تر وەزارەتی ڕۆشنبیریە حکوومەتە چوزام ئێمەین خۆمان وەکو تاکو وەکو مؤسساتی ئیعلامی سەربەخۆ حیزبی هەمووی ئەبێ یەک سنوور دابنین بۆ لە مەودووە مەجال نەدەین میلەتی کورد کیانی کوردی خاچی کوردستان ناشرین بکرێ لەبەردەم تاکی کوردیە ئیتر پێتان ناڵم چۆن لەبەرەوەی کە دەیان و سەدان وەسیلە بەکارهێنراوە لەمە پێش ئالەم شاری سلێمانیە 8 کەناڵێکی خوێنەوە 8 کەناڵ لە دژی خەڵقی ئەم شارە خوێنێتی ئەی تۆ چۆن کاکە چۆن ئینتیما دەمێنێ چۆن قسە دەبێنێت چۆن خۆشەویستی دەبێنێت کە ئیترە بێت پەیامەکە لە ناوخۆوە عکسکەینەوە بۆ جیهان ئەبێ کۆدەنگیە بەس بۆ ناوخۆ نەبێت لە دەرەوەی جیهان ئەبێ کاکە ئاری فێری ئەوە ببین ڕجاءن وتکای هەموو حکوومەت و هەموو لایەگەر ئەەکەم ئەبێ فێری ئەوە ببین میلەتی کوردمان
لە مؤسسات خۆشتر بێ ملەتی کوردمان لە کەناڵشی تەلەڤیزیۆنی لە رادیۆ لە جەریدەی خۆشتر بێت مەجال نەدەین هیچ کەناڵێک مەجال نەدەین هیچ ڕاگەندێک مەسی کیانی کوردی و خاچی کوردستان و نەتەوەی کورد بێ بۆ لەمە دووە ئەمە دەرسێکە ئەمە دەرسێکە بێگومان دەستەکانە خۆش بە دکتۆر دانا ئەحمەد پسپۆڕی زمانی بۆ بزەم عەرەبیەوە مامۆستای زانکۆ زۆر دەست خۆش بە دکتۆر گیان سپاس بۆ تۆ ئەو بەڕاستی ترمیدیاش لە ئاستی وایە هەندێک لەو پەیامانی کە بڵاوەکرێتەوە تەنها بۆ ناوخۆن نییە ئەمانەیە کۆدەنگەکە لە جیهان و جیهان ئاگدار بێ کە چیمان بەسەرا دێوانە دکتۆر زیاتر هەر ئەو بڕیارەی سەرۆکی ئەمریکا بەشێکی گەورەی ئەو دافعی کۆدەنجێ بوو کە لەلایەن میلەتی کوردەوە هەبوو حەزەکەم پێێتە بەس خۆی وتی ڕاست دەستەکان خۆش دکتۆر گیان دووبارە سپاس بۆ تۆ سەرکەوتوو خۆشی